گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عەمانی پایتەختی ئوردن لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. جۆزێف بۆڕێڵ دەڵێ ئێمە لە بەردەم جەنگە گشتگیرەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستداین. ئایا پریشکی ئەو ئاگرا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە؟ بەڵێ من تەواو هاوڕام لەگەڵ قسەکەی بۆرێل سەبارەت بەو دیدگای دەڵێت کە ئەم شەڕەی ئێستای نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل دەکرێوە ئەگەری ئەوەیشی هەیە کە فراوان ببێت و بەرەکانی جەنگ فراوانتر ببن. زۆرینەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی ئێرانەوە بوونەتە بەرەیەکی ڕاستەوخۆی ئەم شەڕە، یاخود ئەگەر ئێران دەسوەردانی زیاتر بکە ئەگەری هەیە کە ململانەیە فراوانتر بێت بەتابەتیش ئەگەر بێت و بە نمونە ئەو گروپە میلیشیانەی سەر بە وڵاتان لە عراقەوە هێرش بکەنە سەر ئیسرائیل و ئەو گروپانش کە میلیشیای ئەو وڵاتەن لە سووریا و پەیوەندی ڕاستەوخۆیان بە سوپای پاسدارانەوە هەیە و چەند بنکەیەکیان بە دیاریکراوی لە نێو سووریاوە هەیە. ئەگەر بێت و ئۆپەراسیۆن و هێرشە موشکەکان بۆ سەر ئیسرائیل بەم شێوەیە بەردەوام بنەوە هیچ گومانێک لەوەدانە ئیسرائیل وەڵامی خۆی دەبێت و بێدەنگ نابێت و بەهێزەوە وەڵامی سەرچاوی موشکەکان و شوێنی هێرشەکان دەداتەوە بۆ سەر گروپە میلیشیاکان و ئەو هێرشانە وەڵام دەداتەوە کە دەیانەوێت ژێرخانی سەربازی ئیسرائیل و هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر کارگەکان و لە عراق و لە سووریا و هەروەها بۆ سەر شوێنی ئەمبارکردنی چەکی ئەو میلیشیانە دەبێت. نەبوونی چارەسەرێکی ئاشتیانە و ڕوونەکردن لە هێورکردنەوەی بارودۆخەکە واتە نەگەیشتن بە ئاگر بەست و گەرانەوە بۆ بڕیاری نەتەوەی نیەگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. دەمێکە باز لە ئاگر بەست دەکرێت لە نێوان غەزە و لە نێوان حەماس و ئیسرائیل، دەمێکە باز لە کۆتایی هاتنی ئەم شەڕە دەکرێت، بەڵام وردەوردەوە بەرەی جەنگەکە فراوانە بێ. پرسیارێک دەکەم ئێستانی ئیسرائیل کۆتایی بە حیزبوڵڵای لوبنان دەهێنێت؟ نعم. ئەمە ئامانجی استراتیژی سەرکردایەتی ئیسرائیلە، دەیانەوێت کۆتایی بە حیزبوڵڵا بهێنن یاخود حیزبوڵڵا لە نێو لوبنان ببەنە دەرەوە و بە یەکجاری پاکتاویان بکەن. حیزبوڵڵا ئێستا دەستی بەسەر ژیان و ژیاری ئابووری و سیاسی و سەربازی لوبناندا گرتووە لە ڕووی هەواڵگریشەوە بە هەمان شێوە. ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە دەوڵەت لە نێو دەوڵەتدا بخڵقێت، واتە ئێستا دەوڵەتێکی قوڵ لە نێو لوبناندا هەیە کە ئەویش حیزبوڵڵا دەوڵەت بەڕێوە دەبات. ماوەی 2 ساڵە ئەنجومەنی نوێنەرانی لوبنان نەیتوانیوە سەرۆک کۆمارێک هەڵبژێرێت بەهۆی ئەو ڤیتۆیانەی کە حیزبوڵڵا بەکاری هێناوە دژی هەموو ئەو کەسایەتیانەی کە لەگەڵ ئامانجە استراتیژیەکانی خۆی ناگونجێت. کەواتە ئێمە لەگەڵ کێشەیەکی بەردەوام داین، کێشەیەکە کە ڕەگەڕیشەیەکی مێژوویی هەیە لە ساڵی 1982 بگرە تاکو ئێستاوە تەنانەت ئەو کۆڕبەندەی کە لە ڕیاض لە تایف بەسترا بۆ ئەوەی چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەم بابەت بدۆزرێتەوە بۆ ئەوەی ژیانی با بڵێن دەستوری لە لوبنان بەرەو پێشەوە بچێت. لەگەڵ هەموو ئەمانەیشدا تاکو ئێستا شەڕەکان ئەمنیەتی لوبنان تێک دەدەن. ئیسرائیل بەردەوامە لەو کارەوە دەیەوێت حیزبوڵڵا بە یەکجاری لە نێو بات وەکو چۆن پێشتر ئامانجی یاخود ئێستاش ئامانجی لە نێوبردنی حەماس و سەرکردایەتی حەماسە بە شێوەیەکی یەکجارەکی. لەبەرەوەی ئیسرائیل پێی وایە ئەم شەڕە شەڕی بوونە، حیزبوڵڵاش پێی وایە لە هەمان کاتدا ئەم شەڕە شەڕی بوونە، کەواتە هەردوو لە شەڕی بوونی یەکتری دەکەن و پێیان وایە کە قۆناغی داهاتوو قۆناغی لە نێوبردنی تەواوەتی ئیسرائیلە و ئیسرائیل بە یەکجار لەسەر نەخشە دەسڕێدرێتەوە. کەواتە دوو هێز، یەکەمیان ئەوی تر ڕەت دەکاتەوە و ئەوی تریش لە ڕێگەی بیر و باوەڕی تەوراتیە و ئیسلامیەوە یەکتری ڕەت دەکەن. باشە دکتۆر، ئەگەر بگەڕێمەوە بۆ قسەکانی سەرەتای خۆت ئەبێ لەوە تێ بگەم کە ئەگەر بەرەی مەقاومەش لە عێراق بەردەوام بێ لە هێرشکردنە سەر ئیسرائیلەوە، عێراق دەچێتە جەنگ لەگەڵ ئیسرائیل؟ عراق وەکو دەوڵەت و هەڵبەتە وەکو حکوومەت لایەنێک نییە لەم شەڕەدا، چونکە بە فەرمی نەیانویستە بنە لایەنێک بەم
بابەتە شەڕی عراقی ئەگەر بێت وەکو دەوڵەت شەڕ بکات کاری ئەنجومەنی نوێنەرانی عراقە دەسەڵاتی یاسادانان بڕیاری شەڕ و ئاشتی بەدەستە. بەڵام ئەو گروپانی کە ئێستا لە عێراقەوە هێرش دەکەنە سەر ئیسرائیل خۆگوێ لە حکوومەت ناگرن. بەڵێ ڕێک وایە ئەوان گوێ لە قسەی حکوومەت ناگرن، گوێ لە قسەی پەرلەمان ناگرنەوە. ئەو بکەم نیش دەمویست بێڵێم کاتە ئەو شەڕێکی هەیە بڕیارێکی دەستوری حکومی نییە، بڕیاری میلیشەکانە، بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عراق نییە. کاتە ئەم شەڕە لە بنەرەتەوە شەڕی عراق نییە، شەڕی گروپە میلیشیایەکانە، شەڕی سوپای پازارانی ئێرانە دەیانوێت لە عراق بیکەن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوین دروست بکەن. بابەتەکە لێرەوەیە. ئیسرائیل کاتێک وەڵامیش دەداتەوە، وەڵامی سەرچاوەی هێرشەکان دەداتەوە تا ئەو شوێنەی هێرشی موشکی تێدا کراوە، چ لە عراق بێت، چ لە نێو خاکی سووریا بێت، لەسەر سنووری عراق و سووریا بێت، یاخود لەو ناوچانەی کە نزیکن لە جۆلان و بە هەمان شێوەش بۆ حوسیەکان ئەم قسەیە دروستە. دکتۆر کەواتە دەمەوێت بگەڕێمەوە سەر شەڕی لوبنان. پێت وایە کە ئاگری ئەم شەڕە جارێ بەردەوام دەبێت لە لوبنان؟ هەموو ئاگەرەکان بەو ئاراستەیەن کە پەرسەندەکان لە لوبنان بەردەوام دەبێت لە دوێنێ بەیانیەوە و تاکو ئەمڕۆژ باشووری لوبنان بە ئامانج کراوە، لەوێشەوە ئێشەکان بەرز بوونەتەوە بۆ دەوروبەری بەیروت و هەمویان ئامانجی استراتیژی حیزبۆڵا بوون. ئیسرائیل بە ئامانجی گرتوون ئەگەرێکی کراوە هەیە بۆ ئەوەی کە لەوە زیاتر فراوان ببێت و بە دڵنیاییشەوە هێرشێکی وشکانی لەلایەن ئیسرائیلەوە دەبێت، نەک بەتەنیا بۆ سەر ناوچەی دابڕێنراو بەڵکو بۆ ئەو ناوچە دابڕێنراوەش کە لە ساڵی 1970 ئەو دەمانەی کە ئیسرائیل هێرشی کردە سەر لوبنان و شارۆن گەیشتە نێو بەیروت، هیچ ڕێگریەک نییە لەوەی کە ئیسرائیل بۆ بەرگریکردن لە ئاسایشی خۆی وەکو ئەوەی لە تێڕوانینی ئیسرائیل و سەرکردایەتی ئەو وڵاتە هەیە بۆ ئەوەی لوبنان داگیر بکەن بۆ سەپاندنی واقعێکی نوێ بەسەر دەسەڵاتەکانی لوبنان و گەڕانەوەی دەسەڵات بۆ سوپا. بڕیاری شەڕیا ئاشتی لە لوبنان بەدەستی کێیە؟ ئایا لە دەست دەوڵەتە یاخود لە دەست گروپە چەکدارەکانە؟ بەداخەوە لە لوبنان لە ڕووی دەستوریەوە خۆی دەبێت کە بڕیاری شەڕ و ئاشتی بەدەستی سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکان بێت کە حکوومەتە. بەڵام ئەوەی کە لە سەرەتای دەرکەوتنی حیزبوڵڵاوە لە 82 تاکو ئێستا دەردەکەوێت ئەوەیە کە شەڕ و ئاشتی بەدەست حیزبوڵڵایە و بڕیاری حیزبوڵڵایە. حکوومەت ڕۆڵێکی نییە و بڕیارەکە زیاتر بەدەست ئێران و حکوومەتی لوبنانی بە جۆرێک لە جۆرەکان کە سەرۆکایەتی کۆماری ئێستاش هەڵ نەبژاردووە لەو بارودۆخەدایەکەوەتە شەڕ لە لوبنان بەداخەوە حیزبوڵڵا ڕای دەگەێنێت شەڕێکی نادەستوریشە، شەڕی حیزبوڵڵایە، شەڕی سوپای پازارانی ئێرانە، شەڕی ئێرانە و بە هیچ شێوەیەک ئەم شەڕە شەڕی دەسەڵاتی یاسایی لوبنان و سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکانی لوبنان نییە. لە هەمان کاتدا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە، دەبێتە هۆکاری ئەوەی کە سیستمی سیاسی و ئەمنی لە لوبنان دابڕمێت و پەرتەوازە ببێت وەکو چۆن لە عێراق ئەو کارەی کردووە و دەیەوێت سیستمی ئەمنی دابڕمێنێت بەهۆی بڕیاری گروپە چەکدارەکان. ئەمە زۆر مەترسیدارە و دەبێتە هۆکاری پارچە پارچەبوونی دەوڵەت بە شێوەیەکی پلەبەندی و دەبێتە هۆی نەمانی دەوڵەت وەکو چۆن لە یەمان، لە سوودان، لە لیبنان، لە وڵاتانی دیکە هەیە وەکو ئەوەی ئەمڕۆژ لە لوبنان و سووریا دەگوزارێت بە هەمان شێوە. تەنانەت ئەمڕۆ سووریا سیستمی سیاسی زۆر لاوازە، ئەوەی هەیە میلیشیا و سوپای پازداران و لایەنەکانی دیکەن و هەندێک بەخراوی تیرۆریستی زیادزیان و ئەوانە بڕیاری شەڕ و ئاشتیان دوور لە حکوومەت و دەسەڵاتی یاسایی بەدەست. زۆر سپاس بۆ شیکردنەوەکانت دکتۆر غازی فەیسەڵ، بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی. دەستخۆش.